سلااوڕێ ساوڕێیان هیوادارم باش بن، تەندروست بن، سەلامەت بن، قەت نەبنە ئەو نەگەنە ئەو ڕۆژەی وەکو مەسرور بارزانی ئەوڕۆ ئەو هاڕیسوا بکە. هاوڕێیان تەماشای ئەو ڤیددیۆیکە بە دیقەتەوە ئەها ببین هەیەکە چۆن پێیان دەکەویت. ئەی قوربانی هەموو کوردانی بەریتانیام بە شەرەف بەریتانیا بوویتە دوورگەی بەرمۆدە لە بۆ هەموو دز و زەردە و چەلاو خۆرەکە. ینی ئەوەی لە بەریتانیا کرا هاوڕێیان، ئەو ڤیددیۆم تەنها لە بۆ ئەوەیە بڵێم بەڕاستی ئەوەی ئەوڕۆ لە بەریتانیا کرا تەعاولێکی زۆر گەورەیە. هەر بژین کوڕە باشەکانی بەریتانیا، بەڕاستی بەریتانیەتان لێ کردینە دوورگەی بەرمۆدە. دڵم زۆر خۆشە هاوڕێیان بۆی دووبارە تەماشا بکەن، ها ببینن ئایەکە چۆن هەسەی بە پێیان دەکەویت. ئەوە کوڕە باشەکانی بەریتانیاینە، بزانە چیان لە مەسروڕێتی دۆرست کرد. مەسرور ببینە ئەوە ئەو جارەی ئەوها لێکرا، جارەشە خراپتر لێ دەکرێت. چاڵاکی هەمیشە تەعاولە، جار بەجار باشتر دەبی، خۆڕێخستن دەبی. ڕاستەوەی ئەوڕۆ زۆر بە باشی ڕێک نەخرا، بەڵام جاری داهاتوو ڕێخستر دەبی لە بەرەوەی تەجروبەیان دەبی. ئەو جار تا زووە ئازادی خواز بادینان ئازاد کە واز لەو دیکتاتۆریەی بینەکە دەیکەی، ئەجینا جاریکی خراپتر لێدێ. بۆیە من لێرە دووبارە سەری ڕێز لە بۆ هەموو ئەو کوڕە کچە باشانەی کە ئەوڕۆ لە بەریتانیا بەشدار بوون لە ڕیسواکردنی مەسرور بارزانی دادەنوێنم. هەر بژی ئەنگۆ بەڕاستی ئەوەی ئەنگۆ ئەوڕۆ کردان تەعاولەکی یەکجار گەورەیە، تەعاولە لەسەر هەموو چاڵاکیەکان. ئەوەی ئەوڕۆ ئەنگۆ کردان ڕێک 180 پلە گۆڕانکاری لە چاڵاکی کرد. سوود وەرگرتن لە دیموکراسەتی ئەوروپا کە لە کوردستان نیمانە هاوڕێیان، لێرە دەتوانین بە سوود وەرگرتن لە دیموکراسەتی ئەوروپا ئاوا دز و جەردەکان ڕیسوا و شەرمەزار بکەین. ئەوانە لە کوردستان شێرن، بەڵام لێرە ببینن کوڕە باشەکانی، کوڕ و کچە باشەکانی بەریتانیا چۆن ڕیسوا و ڕەزیر و سەفیریان دەکەن. هەر بژین ئەنگۆ بەڕاستی ئەوەی ئەنگۆ کردان تەعاولە، دەستخۆشیتان لێ دەکەم، دووبارە سەری ڕێستان لۆ دادەنوێنم. هەر هەبن ئەنگۆ.